بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرە ئازیز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورئان، سپاس و ستایشی خۆی گەورەکەین کە دەرفەتی پێبەخشین جارێکی تر بە خزمەت ئێوەی بەڕێز و ئازیز گەیشتینەوە. ئەم جارەیان لە خزمەت مامۆستایەکی ئازیز و چەند مامۆستایەکی مامۆستا و یان با بڵێن چەند قوتابیەکی مامۆستا تەقە لە دەرگای بابەتێکی زۆر گرنگ دەدەین. گرنگ بە تایبەتی بۆ ئەم سەردەمەکە زۆر بەڵاو ناڕەحەتی و فیتنا ڕووی تێکردوین. ئازیزان، پێغەمبەری پێشەوامان عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک لە مەککەوە کۆچەکە بۆ مەدینە، یەکەم بابەتێک دەستی بووە بۆ دروستکردنی بنەمایشی گرنگ، بناغەیەکی پتە و لە پێناو دروستکردنی کۆمەڵگایەکی بەهێز، دەوڵەتێکی تۆکمە، برایەتیە. زۆر بە پێویستمان زانی کە لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتان باسی برایەتی نێوان مسڵمانان بکەین، بە تایبەتی لەم سەردەمەیە. وەکو وتمان لە ئێستایە مسڵمانانی جیهان زۆر پێویستیان بە خوڵقاندنی ئەجوای ئەم چەمکە هەیە. من زیاتری لەسەر ناڕۆم، لە خزمەتی ئازیز و خۆشەویستمان بەڕێز دکتۆر عەبدولدائیم هەورامانی، سەرۆکی بەشی بنەماکانی ئاین لە زانکۆی هەڵەبجە دەبین و لە خزمەتیانە دادەنیشین، بۆی بەڕێزیان بفەرمێ باسی برایەتیمان بۆ بکە. مامۆستا گیان، سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. بە فەزڵی خوا زۆر باشین، بەخێر بێنێ. سپاس بەوەی کە دەرفەتێ پێبەخشین، لە خزمەتتانە هەندێک کاتت بگرین بۆی ئەم بابەتە گرنگە تاوتێ بکەین و گفتوگۆ بکەین. وای گەورە سەربەرزتان کاوی، ئەخوا بەخێر بێن و مۆفەق بن ئینشاءالله. زۆر سپاس. سەرەتای بەرنامە بەخێرهاتنی گەرمی ئەم مامۆستا بەڕێزانە شەکەین، یاخوا بەخێر بێن. زۆر خۆشحاڵم کە لە خزمەت ئێوە یابم. مامۆستای بەڕێز، پێمان خۆشە کە تێبگەین لە چەمکی برایەتی. خۆگەروک و جەنابتان پێش بەرنامە باستان کردوتان لە نێوان مسڵمانانیشان نەبێ، لە نێوان خوشک و براو یان دوو برا دوو خوشکی شیریشە یان خوێنیشە با بڵێن، هەر پێویستە لە چەمک و مەفهومی برایەتی بگەین، زانین ئەرکمان چییە، مافمان چییە، چۆن ئەدای بکەین، چۆن بگونجین. هەر بەڕاست برایەتی چییە؟ دەست و چاوتان خۆش بێ، یاخوا داواکەم لە ذاتی پاکی پەروەردگار ئەم بەرنامەمان لێ قبوڵ کە ئەو کەلیماتانەی کە ئێڵێن لەبەر خاتی خۆی بێت و ئەو بینەر و بیسەرانەی کە گوێمان لێ ئەگرن و ئەمان بینن، ومێ دەکەین خوای گەورە قبوڵێکیش بەوان بدا و هەمومان پێکەوە سوود لەم بەرنامەیە وەربگرین. ڕاستیەکەی بابەتی برایەتی وەکو جەنابتان فەرمووتان، یەکێک لە بابەتە زۆر هەستیارەکان کە پێویستی بە وەستانی زۆرە، پێویستی بە مراجعاتی زۆرە لە عالەمی ئیسلامیە، بە تایبەتی لەم 100 ساڵەی ئەخیر کە بەوسەڵەی مسلمانان ون بووە، خلافەتی ئیسلامی نەماوە. ئێمە زۆر پێویستمان بەوەیە کە گفتوگۆیەکی زۆر چڕ و پڕکەین لەم بابەتە. من زۆر کات لە باسی برایەتی مسلمانانە ئەڵێم خواجر لەجاوە کە باسی ئەومان بۆ کە ئیمانداران بران، ئێمە بۆ لە برایەتی ئیمانی تێناگەین، چونکە لە برایەتی دایک و باوکی تێنەگەیشتین. گرنگە تێبگەین کە گرنگترین شتات ئێمە لە عەرەبیە مشەبەه و مشەبەه بهیمان هەیە. ئینسان ئەبێ بە تەواوی مشەبەه بهی ناسی بێ، اینجا شتێکی پێ مشابهە ڕاستە. ئێمە لە ئەسڵەکە تێنەگەیشتوین. ئەمە خەلەلێکی زۆر گەورەیە. ئەمە عەباس تەسەوور کە ئێمە ئێستا کاتێک کە باسی برایەتی دایک و باوک ئەکەین، چی لە مەشهەدی بەس بنوونە کوردستان بڵێن چ مەشهەدەیەتە پێشچاومان؟ برایەک لەسەر ئەولاد مناڵ قسە لەگەڵ براکەی تریان ناکە، برایەکی تر لەبەر زوڵمی هەندێ باخ و باخات و زەویزار و مادە لەگەڵ براکەی عاجزە. هەندێ جار خێزان و هاوسەرەکان ئەبنە مای ئەوەی براکان لە یەکتر بکەن. ئەوەندەی نمونەی ناشرینی برا ئەبینین، نمونەی جوان نابینین. بۆیە ئێمە سەرەتا کێشەیەک لە فەهم و فکرمانە هەیە.
بڵێ ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئەبێ ئەم چونکە ڕاستکەینەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە کە باسی برا ئەکرێ، برا بە معنای پشتە، برا بە معنای خۆشەویستە، برا ئەو کەسەیە کە لە مناڵیە پێکەوە لەسەر بەتانیەک جەنگ کرا، پێکەوە ئەوەندە جوان لەسەر سفرەیەک دانیشتن، هەندێک جار لەسەر کەوچکێک شەڕ ئەبوو. ئەم دیمەنە جوانانەی ئینسان مناڵی کەیەنەوە چکە ئێمە هەتا لە برایەتی تێناگەین هەتا نەچینەوە مناڵی، ئەو مشکلەمان هەیە. هەتا بەنانە نێنیتەوە پێشچاوی خۆش برایەتی ئینسان تێناگە کە دێتە خوارەوە بۆ مەسەلەی برایەتی دیقەت ئەدەی لە مناڵیە تۆ لەگەڵ ئەوە مەسەلەن عاجز بووی لە براکەت، جاری وایە دایک و باوک دوو برا شەڕەکەن لە یەکیان زۆر تووڕە بن، هێشتا تووڕەیی دایک و باوک تەواوەتەوە مناڵەکان ئاژ بوونەتەوە کە ئەوە معنایەکی زۆر گەورەی تێیە. بەڕاستی ئینسان کاتێ زەمەنی هەشتاکان بیرەکاتەوە برایەتی زۆر جیاواز بوو لە ئێستا سیر ئەەکەی مەسەن جۆرێکی تر برایەتی هەیە لە ماڵەکانە، بەڵام نمونەی ڕەمەزان مەوەسع بە زۆر جوانە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی چکە لە سفرە و خوانەکان هەموو کۆ ئەبینەوە. من زۆر لەزەت لەوە ئەەکەم، یعنی لە هەرێمی کوردستانە لە ڕەمەزانانە بینی ئێوارە و عیشا جادەکان چۆڵە بن، کپومات ئەبێ، ئوسرە دروست ئەبێتەوە، برا لەوێتی ئەگەین. یعنی مانەی برایەتی لە ئەسڵا لەناو خێزانەوە دەست پێەکە، تایمە خێزانێکمان نەبێ تەسەووری برا ناکەین، هەتاوەکو نەگەڕێنەوە بۆ مناڵی و فیتڕەتی پاکمان تەسەووری برا ناکەین. بەڕاستی برا لەگەڵ برا کێشەی بۆ دروستە بێ، بەڵام دڵی قەت عاجز نابێ، قەت نابینی دوو برای بچووک کە مناڵ بن لەگەڵ یەکە ئیتر قسە نەکەن. من جاری وا هەیە گرفت دیێتە لەلام پێم سەیرە، یعنی دوو برا 14 ساڵ پێکەوە قسە ناکەن، چکە گەورە بوون، مەشاکیلەکان زۆر بە گەورە ئەبینن، کە ئەمە نمونەیەکی زۆر ناشرینە، چکە برایەتی موسڵمان ئەوان نییە. ئەگەر بشتەوێ خێزانێک هەڵ بۆ شێنیتەوە هەر ئەوەندەی کە بینی دوو برا لەنەوە خێزانیا تێک بدی بەس هەموو ماڵەکە تێکەچ. ئێمە برا پلەبەندی هەیە، تەسەوور کە لە شەریعەتی ئیسلامیە برای گەورە ڕێک لە جێگەی باوکە، احترامی برای گەورە وەکو باوک ئەبێ ئەو ماڵ. لە شەریعەتە مەسەلەن ئەگەر مەسەن کچێک بدرێ بە شوو لە دوای باوە کێ دێ براکان دێن، براکان کە دێنە پێشەوە چۆن مامەڵای لەگەڵا ئەکرێ، یەکەم دانە کێ مەسەن خوشەکەی ئەدا بە شوو لە جێی باوکی ئەوەی کە عالمترینە، لە دوای ئەوەی کێ گەورەترینیان کێ تەمەنی زۆرە، بۆی ئەو برایی کە تەمەنی هەیە احتراماتێکی زۆر گەورەی هەیە. اینجا دائیمە برای گەورە باج زۆر ئەدا، بەعام ئەبێ باجێکی گەورە بدە. ئێمە لە کوردستانە جەنگی براکان ناوم لەناوە جەنگی فەضل، ناوم ناوە گلەیی، ناو لەناوە منەتکردن بەسەر یەکە. لەبەر چی کاتێک ئەم دوو برایە سیرەکەی ئەم هەموو خاڵەیان هەیە کە بیانگەێنێتە یەکتر، ئەمیان ئەڵێ بۆچی مەسەن ئەو نەهات سەردانم کە، بۆچی ئاوای کرد ئاوای نەکرد، هەمووانە لە بابی فەضلان، لە بابی حقوقانی. بۆیە گلەیی فەضل وهای کردووە برایەتیمان تێکچێ لە کوردستانە. بۆیە ئەبێ ئێمە بچینەوە سەر ئەسڵەکە لە برایەتی مفهومی برایەتی تێبگەین. لەو لاشەوە عەفوما فەرمووی نوویستم ئەوە بڵێ لەناو خێزانە ئەگەر دوو بران ناکۆکییان بێ لە ئاستێکا مەسەلەن ناکۆکیە هێدا بزێ نائەخاتە ناو دڵ، هەر لەسەر زمانیانە با بڵێن، هەر لە گلەیەکی سەرزارێکیە جۆرێک لە جۆرەکان. ئەگەر برایەتی نێوان موسڵمانانیش ئاوا بێ زوو کێشەکان خۆی براکان کاتێکە گرفتیان لەوێ، بۆی ئەڵم کێشیان فەضلە، ئەگەر دوژمنێکی دەرەکی بێ بۆیان براکان یەکەکەونەوە کە ئەمە خەڵکی زۆر گرنگەوەی کە تو ئەفەرمووی. بۆیە ئەگەر ئێمە لەو منتەڵەقەوە سیرکەین یا لا جوانەکانی برا ببینین ماوەسا باز لا برا، یعنی لا جوانەکان بینی زۆر دیمەنی جوانیەتە پێش چاومان. ئەزانی کاتێک ئەو دوو برایە کە بچووکن پێکەوە لە کۆڵان ئەگەر کەسی شەڕیان پێ بفرۆشێت چۆن لە سەریەکەکردنەوە، چۆن هەوڵ ئەدەن چکە ئەوەیەکی دەرەکیان بۆ هاتووە، یان کاتێککە گەورە ئەبن و مشکلەیەک بۆ عائیلەکە دروستە بێت چۆن یەک ئەگرنەوە، چۆن باوەشەکەنەوە بە یەکە. لە شەریعەتە ئەرکی براکان زۆر قورسە لەسەر یەکتر، حتا تەنها ئەگەر کەسێکیان غەڵایەکی کرد هەڵەکە بە عەمدی نەبوو، کولی ئەرکەکە ناکەوێت سەرشانی خۆی تەوزیع بەسەر براکانیە، براکانی بێ باج بدەن لەگەڵیە، ئەبێ خوێن بدەن لەگەڵیە. هەندێک جار برا زۆر گەورەیە لە شەریعەتی ئیسلامیە. ئێمە ئەگەر بە مەفهومە ئیسلامیەکە سەیری برای حەقیقی بکەین، بەڕاستی هەستەکەی ئەم برایە نەک لە دنیا لە ناو گۆڕیش و لە قیامەتیشە شەفاعەت بۆ یەکتری ئەکەن. تەسەوور کە مەسەلەن برایەک ناتوانێت کە براکەی بمرێ و دەست بەرز کاتەوە دوعای بۆ نەکە، ناتوانێت هاوارەکە خۆی لە براکەم ببورە لە ناو گۆڕایە منی بەجێ هێشتووە، یادەوەریەکانی براکەی زوزویەتەوە زێنی. دواتر لە ساحەی مەحشەرە
طبعا ئێمە کێشەیەکمان هەیە لە باسەکانی قیامەتە زۆر کات لایەنە ترسەکەمان باس کردووە ماوەسا باس لایەنی قیامەت لە ناو ساحەی مەحشەرە زۆر مەشهەدی جوان هەیە بنمونە مەسەلەن ئێمە چەند مەشهدێکمان هەیە برا لە برا ڕائەکە ئەوانە مەشهدەکانی تر نا دیفاع لە یەک ئەکەن هەوڵ ئەدەن شەفاعەت بۆ یەکتر بکەن حتى لە پردی سیڕات کاتێک کە ئەپەڕنەوە ئەفەرمێ بە حەیاتی هیچ ئینسانێک نییە ئاوا داوا لە خوا بکە ئیمانداران لەو بەرەوە ئەوەستن داوا لە خوا ئەکەن بە کوڵ هاوار ئەکەن مناشادی خوا ئەکەن مناشدەی خوا ئەکەن حتا یەک موسڵمان ئیماندارمان بێ دەوروبەری پردی سیڕات بەجێ نایهڵن براکەن بکۆنە خوارەوە نایڵن برایەکە کەوتۆتە خوارەوە لەوێ بەجێ بێڵن بەجێ نایهڵن دەی مەسەلەن باوەک بۆ مناڵەکان شەفاعەتەکە مناڵ بۆ باوکو دایکەکە برا بۆ براکانەکە هاوسەرەکە یعنی ئەم بابی شەفاعەتە بابێکی زۆر گەورەیە ئەگەر وردی ئەەکەیتەوە یەکە لە مەشهدە جوانەکانی ناو قیامەت لەگەڵ یەکترە کەوا بوو ئەبێ بە مەفهومێکی تر بڵێن ئێمە ئەبێ برایەتی ماڵەکان جوان ڕێک خەینەوە هەتاوکو لە برایەتی ئیمانی تێبگەین ئەگەر برایەتی ماڵەکان ڕێک نەخەینەوە ئەبەم شکڵە ناشیرینە بێتە پێشچەمان برایەتی ئیمانیش تێ ناگەین وەکوڵێ لە ئیلهامی برایەتی ناو خێزانێکەوە توانین مانای برایەتی نێوان مسڵمانان فعلەن کە ئەوە خاڵێکی زۆر گرنگە کە ئێمە بین ئەو خاڵە مامۆستا ئەگەر بۆمان بفەرمووی کە مەبەست لە برایەتی ئیسلامی چییە و خۆناغەکان و بنیادنانی برایەتێکی ئیسلامی چۆن دەبێت لە نێوان باوەڕدار جا ئێمە کە لە برایەتی حەقیقی تێگەیشتین ماوەسا عەباس ئێمە هینە سەر خاڵی دووهەمی برایەتی ئێمە لە ئیسلامە کۆمەڵێ برایەتی هەیە برایەتێکی حەقیقی نەسەبیمان هەیە برایەتێکی شیریمان هەیە برایەتێکی ترمان هەیە پێشتر لە عەرەبە هەبووە وەکو ئیخائی سوڵح وەها بووە دوو کەس بڕیاریان داوە خوێنیان خوێن یەک بێەوە یعنی جۆرێک لە تەوافقاتەوە جۆرە ترمان هەیە لە برایەتی ئیمان ئێمە دائیرەیەکمان هەیە دائیرەی ئیمان ئومەتی ئیسلامی هەموو لەنا ئەو دائیرە جێگەی بووتەوە ئەبێ ئێمە کارکەین لەسەر ئەم برایەتی ڕێکی خەینەوە چۆن مەسەن دائیرەی ئیمان من جاران ماسا باس کرد دوعام ئەکرد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات تصوري أو أن أهات زينم مثلا مسلمانك الرش بيز بيت زينم بينما ابن تيمية رحمة الله عليه بأفرمي هندي جناه إنسان هي قد خوالي خوجنا بزماني براكين لزماني براكي شونا أبو شوازيك أم كسا ديت دعاءك لبيني خوي خو اللهم اغفر للمؤمنين والمؤمنات الله أم شيء مؤمن ومؤمنات مسلمانك آفرتو ئیماندارێکی ئافرەت و ئیماندارێکی پیا خوا لەسەر تاسەی لەکوێ گوناهێکی بخوا لێ ئەبورێ بۆیە فەرمێ قۆناغێک لە قۆناغەکانی پاکبوونەوەی ئینسان دوعای مسلمانانە بۆ یەکتر جارێک کوڕێک لە ئەفریقیا و هەندێک گفتوگۆمان کرد لەگەڵێکا و قورئانێکی باشی ئەزانی و ڕوویەکی مەسەلەن پێستێکی ڕەش مەسەلەن کە ئێمە لەو ئەچێ هەر نەتوانین سەیەکەین زۆر ڕەشێکە جا هەندێکیان زۆر ڕەشێکیان تۆخە لەو کاتە گفتوگۆمان ئەکرد لخوي ولو كاتا أو دعائي كر اللهم اغفر للمؤمنين والمؤمنات سبحان الله لدواء أو الرجوع كدز برزك موبو أو دعايا همو إيمان داران بهمو الرنگ كانوا ينزينم بويا أم دائرة إيمان الزور قوري إما بين بيادي براياتي أم براياتي معناه أولياء دنگ ما نابي وكو منالي دنگ ما نابي بلام لبرامبر دوج من الدرجة كان ما نابي زور بهيز بين زور تون بين مسلمان بي زور واعي بن زور تيجيشتو بن بزان چۆن مامەڵە لەگەڵ یەکترە ئەکەن چۆن گرفتەکانیان حەل ئەکەن لە بینی خۆیانە لەوە ئەچێ گەورەکانمان لێمان تووڕە بن هێشتا تووڕەبوونی ئەوان تاوە نەبوو ئەبێ ئەمە ئاژدوو بینەوە کە ئەمە خاڵێکی زۆر گەورەی برایەتی ئیمانی ماوەسا عەباس یعنی ئێمە لە خزمەتی ئەو ئاەتا کە ئەوەستین ئینەمە المؤمنون ئیخوە ئێمە لە زمانی عەرەبیە هەمیشە لە بابی حەسرە ئەو کەلیمەی کە ئەکەوێتە ئەخیرەوە ئیتر ئەچێتە ئەوێ ینی حەسرەکە لەوەیە کاتی ئەڵێن چۆن تەفسیری ئەمایەتەکەین ئینەما طبعا بۆ حەساڵێ ئینەمە المؤمنون ئیخوە ئەبێ وا تەفسیریکەین ئیمانداران تەنها یەک صفەتیان هەیە کە ئەویش ئیخوەت و برایەتی ینی خوا ئەو صفەتەی داناوە بەس نەک تەنها ئیمانداران بران نە ئەوە هەڵەیە ئیمانداران تەنها صفەتێک تیانە بێ برایەتیە چونکە گەنە خەڵکی تریش برای یەکترن بەڵام ئەو حەسرە کاتێک کە ئەخێنە سەر ئیخوە یعنی ئیمانداران صفەتێکی باریز کە تیانە بێ بە درێژای مێژویان برایەتی دەی ئەم برایەتیە
بەڕاستی ئەرکمان بەسەریەکەوە هەیە. ئەوە گرنگە من ویستم بڵێم ئەمە خۆ تەنها بە بانگەشە نابێ هەمومان بە ئەمە ئەزانین. بڕارێکیش نابێ. هەمومان ئەمە ئەزانین بڕواکە ئێستا هەرم ئیماندارە بێنە ئەزانێ برایەتی چمکێکی زۆر مهمە لە ئیسلامە. بەڵام ئایا لە ڕوو تەطبیقیەوە چیمان کردو؟ ئایا ئەرکەکانمان چین لەسەر یەکتر؟ یان لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه و سلم کۆمەڵی ئەرکی زۆر تایبەت بۆ برایەتی ئیسلامی باس کراوە. بنمونە یەکێک لەو ئەرکانە یعنی لە فەرمایشتێکا پێغەمبەر گیان صلی الله عليه و سلم ئەفەرمێ هەر کەسێک ئەگەر عرضی برایەکی غیبەتی برایەکی کرا ئەم ڕەدی کردەوە، نەخۆی غیبەتی کرد، نەنا ئەگەر کەسێک غیبەتی براکەی کرد و ئەم ڕەدی کردەوە ئەفەرمێ ئەم کەسە نورێکی هەیە لە ڕۆژی قیامەتە. کابوو من بەهۆی وشەی ئەخیهی بەکارێن لە فەرمایشتە من بەهۆی براکەمەوە کە پارێزگاری لێ ئەەکەم کە مافێکە لەسەر شانم ئەجرێکی قیامەتی بۆ من دیاری کرا. لە فەرمایشتە ئەفەرمێ با کەسێکتان لە بازاڕە کڕین و فرۆشتن نەکە، ئەو براکەم لێ وجودی نییە، غیبەتی ئەکرێ من دیفاعی لێکم. دایەکتر ئەفەرمێشی با کەستان لە بازاڕە مامەڵە نەکە بەسەر مامەڵەی براکەیە، کابوو لە بازاڕە ئێمە برایەکین. فەرمایشتێکتر ئەفەرمێ با کەسێک ئەگەر ژن و ژنخوازی هاتە پێشەوە کەسێک چوو داوای ئافرەتێکی کرد براکەی نەچێت داوای ئەو ئافرەتە بکات لێکڕێ. کابوو لە خێزان و ئوسرەیە برایەتی یەکتر ئەپارێزین. لەمانە تەجاوز ئەکا مۆزوعەکە ئەبێتە بابەتێکی ڕۆحی لە ڕۆژی قیامەتە لە دوای مردنە ئینسانەکان چی ئەکەن بۆ یەکتری براکان شەفاعەت ئەکەن بۆ یەکتری. ئەم شەفاعەتکردنە بۆ یەکتری ئایا ڕەبتی بەوە هەیە کە ئەو کەسە بناسم ڕەفیقم بێ دۆستم بێ اینجا نە هەندێک جار وەها نییە. بابەتی شەفاعەت بابەتێکی زۆر قوڵە. ممکنە ئێمە لە قیامەتە شەفاعەت بۆ دۆستێک لەو دۆستانە بکەین برایەکمان بکەین تەنها لە مزگەوتەکە جارێ بینیومە وەجهی ئەبینمەوە شەفاعەتی بۆک. بۆیە زۆر مهمە ئینسان موسڵمانی زۆر بناسێ. ممکنە ئەم ئیماندارە ئەویتر بەشکم لە قیامەتە یەکێکیان بێتە سەدیقی حەمیمی و ڕزگاری بکە. ئەرکەکان زۆر مامۆستایانی تۆ سێرکە لەم سەردەمەیە ئێمە بابەتێک هەیە لەوانەیە کۆمەڵگەی ئەم سەردەمە شارەسایەتی ئەم سەردەمە باوڵین شانازی پێوە بکە ئەویش پێڵێن مافی هاوڵاتی بوون کۆمەڵێک مافی یەک دوو سێ چوار ینی بۆ پێی کە لەژێر چتری مافی هاوڵاتی بوونە هەمووان وەکو یەک عەلا ئەساس سیر دەکرێن. بەڵام ئیسلام هاتووە زۆر لە پێش ئەمەوە بابەتێکی تری خوڵقاندووەویش چییە؟ مافی برایەتیە. تۆ سیرگەیان ئەو لینکی برایەتیە لە نێوان موسڵمانانە زۆر مانە و مەدلول و ئامانجی گەورەتری لە پشتەوەی تا مافی هاوڵاتی بوون. ینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو سەرەتای بەرنامەکە ئاماژە پێکرد ئەم پرۆسەیەی لە سەردەمی هیجرەت بۆ مەدینەیە مامۆستا پیادە کردووە. ئەویش برایەتی نێوان هەم مهاجر و ئەنسار و هەم ئەوس و خەزرەج و هانە. ڕاستی بۆچی پێغەمبەر سەڵام سەلەم لە سەرەتای کارەکانیا ئەمەی کردووە با بڵێن لە نێو ئەم پرۆسەیە وردەکاریەکەی چییە و چۆنە؟ ئێمە مەسلەی برایەتی ئیسلامی تەنها لە مەدینەوە دەست پێ ناکە لە کاتی دەسەڵاتداری لە مەکەیە دەستی پێ کرد لە مەکەیە دەستی پێ کردووە. پێغەمبەر لەوێ چۆن بوو صلی الله عليه و وسلم یعنی تەسەوور کە مەسلەی ئیمان چۆن دەستی پێ کردووە کێ لەگەڵ کێیە. طبعا ئیمامی ئەبوبەکر ئەبینی یەک کۆمەڵ ڕەفیقی خۆی کۆمەڵی عەبد لە ناو مەکەیە کە ڕزگارەکە و ئازادەکە هەموو ئەمانە کە سەیری پاشخانەکەی ئەەکەی شتێکی زۆر گرنگ ئەبینی. ئەویش ئەوەیە کە ئەم نەفەرانە کە ئیمان ئەهێنن پێغەمبەری خوا صلی الله عليه و وسلم بە جۆرێک لە جۆرەکان ئوخوەتێک لە نێوانیانە دروسەکە هەمویان یەکتر ئەناسنەوە هەمویان دیفاع لە یەکترەکەن. ینی یەکێک لە مەشهەدەکان مەسەن ئەبینی حەمزە دیفاعەکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه و وسلم بە تەرەفی خزمایەتەکەی دەرەخا بەڵام لە حەقیقەتە ئیمانەکە وهای لێ ئەکا پاڵپشتی برایەکی ئیمانی. سەیدنا ئەبوبەکر طبعا دعوەی ناو مەکە لەسەر دوو اقتصاد بنیادنراوە، اقتصادی دایکمان خەدیجە و ئیمامی ئەبوبەکر. یعنی سەری ئەم برایەتیەکە کە ئەیبینی لە ناو مەکەیە سەیدنا ئەبوبەکر هەموو ماڵەکەی خۆی ئەخاتە خزمەتی دعوە و بانگەواز و پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم نەک ئەو هەموو هاوڵان. باشە هاوڵان بۆچی ئەچنە ماڵی براکەیان ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەم؟
بۆچی هەمویان وەکو ماڵی خۆیان سەیری خۆ ماڵێکی بەهجور بوو لە دەرەوەی مەککە بوو هەمویان وەکو ماڵی هەندێک جار ئەرقەم لێوێ نەبوو بەڵام لەوێ هەر کۆبوونەوە هەبوو ماڵەکەی لەگەڵا بەش کردبوون بۆیە لە ناو مەککەیە حتا لە ناو ئافرەتانە يعني ئێمە دایکمان خەدیجە ئەبینین لە دوای ئوم فەضڵمان هەیە ئوم فەضڵ کە کاتە خێزانی عەباسی مامی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیبن عەباس ڕوێتێکە فەرمێ من و دایکم پێکەوە مسلمان بووین لە مستەضعفەکانی ناو مەککە بووین کە فەضڵ ئیمان ئەهێنێ بە دوای خۆیان 6 ئافرەت یەکسەر ئەچی ئیمان ئەهێنن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جۆرێک لە وحدەت لە نێوان ئەوانە دروستەکە دواتر لە ناو مەدینەیە مامۆستا با من پرسیارێک لە مەککە بکەم لە ناو مەککە یعنی جێگەی سەرنجی خەڵکی دەوروبەر نەبوون بە تایبەتی بێ باوەڕان کاتێک ئەبینێ ئەم هێزە چییە ئەم تەلیسمە چییە با بڵێ هاوسەنگی و تەباییەک ئەخاتنەوە ئەو برایەتی کە جەناب باسیەکی ئەو برایەتێ دروستەکان لە نێوانی ئیمامی عومەر و بیلالی ڕەشپێستە بۆ نمونە مەسەلەن بەهێزێک و لاوازێک ئەمە بسم ئەمەیە ئەبوو بەکر و هەژارێکە بۆ نمونە مەسەلەن چدانم سەرۆک عەشرەت و کەسێکی بێخانەولانەیە یعنی مەبەستم ئەمەیە ئەم پرسیاریان لەسەر ئەمە بۆ دروست نەبوو جێی سەرسوڕمان نەبوو بەلایەنە طبعا هەموو شتێک لە مەککەیە جێی سەرسوڕمانە بەنیسبەت چیەوە بەنیسبەت مشریکینەوە تەسەووری ئەویان نەکردووە کوتلەیەک دروست بێ وەکو جەسەدێکی واحد بە هیچ شێوازە کەلەبەرێکی تێ نەکرد یعنی تۆ تەسەوور کە لەناو ئەم زەحمەتی مەککەیە یەک دانە لەمانە پاشگەز نەبوو یەکێک لەمانە ڕۆژێک لە ڕۆژان مەسەلەن نەهات لەسەر براکەی ئەوە بکە ئەبەدەن حتا سیدنا عەمار فەرمێ کاتێکە لەسەر پێغەمبەریان صلی الله عليه وسلم قسەی کرد وازیان لێ نەهێنا عەزیەتیاندا حتا لە ئەخیرە قسەیەکی بەرامبەر پێغەمبەر کرد صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ گریا لە دوایەوە کە وازیان لێهێنا لە لێدان و ئەوانە گریان ڕای کرد هەتا پێغەمبەری دۆزیەوە صلی الله عليه وسلم یا رسول الله هەڵەیەکی زۆر گەورەم کرد چیت کرد قەت سەبەت لە دین هەڵگەڕام چی دوتوە چیت کرد وەڵا ئاوە خۆشەوی زۆر بە نەرمیە فەئین عادوا فعود ئەگەر ئەم جارە زۆریان بۆ کردێت جوێنێترم پێ بدە قەینەکە سەری ئەم مەشهەدەی گریانەی عەمار کرد لەم کاتە دایکت باوکت شەهید بکرێ خۆش لەژێر زەختێکی ئەوە تەحملت نەمێنێ بەڵام لە دوای لەحزەیەک لەم غەڵەتێکە کردوتە پەشیمان بی بۆیە ئەسحاب لەناو مەککەیە بەڕاستی شەق و لێدانەکانیشیان تەوزیع کردبوو هەمویان پێکەوە عەزیەتیان ئەدرا زەحمەتیان ئەبینی ناڕەحەتیان ئەبینی یەک دانە نییە لە هاوڵان ئەیان توانی بچن لەگەڵ گەورەیەکی ترە لەگەڵ عەشرەتێکی ترە خۆیان پەنا بدەن جۆرێک لە تەحالوفات کەن کەس ئەمەی نەئەکرد هەموو چاوەڕێی فەرمانی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوان نانی خۆیان تەوزیع کردبوو لە شعبی ئەبی طالیبە کە زۆر بە زەحمەتی ژیانێکی فەقیرانیان بەسەر برد چۆن ئەوە نانەکانی خۆیان پشک کرد و ئەو تۆزەی کە هیان بۆیان خوارد تەعزیبەکانیشیان پشک کردبوو بۆیە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتێکی زۆر زیندوو بووە بەڕاستی کە باسی حیاتی سەحابە ئەکەین يعني ئەم ئوخوەتە گەورەتیانە ئەخوێنینەوە ئەڵێ کوتلەیەکی زۆر عەجایب پێکەوە با بچین ناو مەدینە فەرموو بڕواکە لە ناو مەدینەیە کاتێککە باسی برایەتی ئەەکەی سری گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ دەرەکەوێ یەکەم ئەو برایەتیانەی کە کردوێتی زۆر دەقیقە هەردوو کەسێک کە کردوونەتێ برا جۆرێک لە جۆرەکان پەیوەندیەکی خزمەتی لە نێوانیانە هەیە ئێمە یەک هاوڵمان هەیە پەیوەندی خزمەتی نییە سلمانی فارسی بۆیە سلمانی فارسی ئەنسار و مهاجرین هەردووکیان بێتە کێشەیان ئەنسارەکان ئەڵێن سلمان و منە مهاجرین سلمان و منە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمێ سلمان و منە ئەهل البیت لە ئەهلی بەیتە بۆیە ئەم هەموو هاوڵان یعنی پشکێکی خزمەتی خوێندوەوە کاتێ برایەتی فەرمی ئەلەوێ هەست بە تەنیایی بکە لەناو ئەم نابێ یعنی تۆ بە سێری ئەم مەشهەدەی سلمان کە زۆر مەشهەدێکی عەجایبە یعنی یەهود هاتوون قیمەتێکی قورسیان داناوە و خورمایەکی زۆریان داناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ ئەوە براکەتان سلمان شتێکی ئەوە ئادەی فەسیلە خورمای بۆ کۆکەنەوە ئەسحاب هەر یەکە چەندانێگەێنێ بۆی کۆ بوو هەمویان ئەڵێ یەهود سەریان سوڕمە ئەسحاب هەموو ڕۆژم چاڵیان هەڵەکەن چونکە بەوە ڕزگاری ئەبوو هەموو یعنی کۆیلەیەک ئەم هەموو هاوڵە هەوڵ ئەدا بۆی ڕزگاریکە یان هاوڵە بەڕێزەی کێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نەهاری ڕەمەضانە
چۆتە لای خێزانی پێویست ئەکا ئەبێ فیدیە بدە فیدیەی نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ دانیشە لە هەندێک ڕوایەتە ئەفەرمێ جەمعیان کرد ئەو تۆزێ خورمای هێنا ئەو تۆزێ خورمای هێنا تا خورمایەکی زۆریان بۆ کردو بۆی فیدیەکەی بدە سەری ئەم ئوخوەتە کە ئەم جۆرە تەسحیە بۆ یەکتر ئەم جۆرە لێبڕانە بۆ یەکتر کە ئەمە بابەتێکی زۆر گەورەیە ئێمە لە باسی برایەتیە یەکسەر باسی تەسحیەتە پێش چاومان اینجا لە جەنگەکانە دیقەت ئەدەی ئەوانە چۆن بوون بۆ یەکتر چۆن وەکو کوتلەیەک جەنگیان نەکرد چۆن دیفاعیان لە پێغەمبەرە کرد صلی الله عليه وسلم لە خزمەت ئەصحابی ئوحودا کاتێ ئینسان ئەوەستێ غەمێکی زۆر گەورە ماڵسا باز دڵی داگیرەکە کاتێککە لە خزمەت ئەم هاوڵە بەڕێزانە ئەوەستی سبحان الله ئەم هاوڵ هەمووی خوێنی خۆیان ڕشتووە بەبێ ئەوەی نەسڕەتی دین ببین هیچ لەزەتێکیشیان نەکرد بەڵام خوێنی گەشی ئەوانە دینی هەتا ئەمڕۆ گەیان هێزی ئەوانە هەتا ئەمڕۆ ئێمە گیان بۆیە ئەم مەشهدانە کە تۆ ئەخوێنیتەوە ئەویان شەهید بوو خوێنی دێتکە سبحان الله حتى لما سلي برايتيا بيغمري خاص الله وسلم كدواني أكرد براي أكتر هندي جاري شي كان أسوجي له بيغمر أكر أميتر إيش يكر أهاتو بوي أجرا إن جاء أميتر أسوجي أكر أهاتو يعني لعلم برايتي أنا أكر له مبارك أنا أما بيوتر برايتي بمعنى ك هدفك دياربو بوصلك دياربو هميان كاريان بو أكر ما مصيب الرز إيما لم سردميا بابي نوائر الزور ما بس معنا قصة سرية السبكي وزوري ضروري بيكي کۆمەڵگەیەک من هەیە ئێستا پێکەواژی کۆمەڵگایەکی ئیسلامیە شوێنکەوتەی هەمان پێغەمبەرین عەلەیهی سەڵات وەسەلام شوێنکەوتەی هەمان هاوڵانی پێغەمبەرین و تابعی هاوڵانی پێغەمبەرین عەلەیهی خوایان لێ ڕازی بێ هەمان مەنهەج و ڕێ و ڕێبازمان هەیە بۆچی حاڵی ئێمە وایە بێک خاڵی زۆر گرنگ هەیە لەوە ئەگەر ئێمە ئەم باسی کۆمەڵگەی خۆمان دەست پێ بکەین بەڵێ یان با بڵێن لە جیاوازی نێوان ئێمە و ئەو زەمەنە ئەو زەمەنە ڕۆح زاڵ و بەسەر مادەیە ئەم زەمەنەی ئێمە مادە زاڵە بەسەر ڕۆح ئەو زەمەنە هەموو ئەسحاب کاتێککە کارێکی گرنگ و گەورەیان ئەکرد ڕایان ئەکرد بۆی کەس نەڵێ ئەمە کاری ئەمانە بۆی ئیخلاسەکەیان تیان نەچێ ئەمڕۆ ئێمە کارمان نەکردووە حەزەکەن خەڵک باسمان کە وەسفمان کات و بڵێ بەخوا ئینسانی چاکن و ئەوانەش نین ئەم دوو زەمەنە زۆر جیاوازە لەگەڵ یەکترە ئەو زەمەنە مسلمانان کاتێککە کاریان ئەکرد وەکو یەک کوتلە و پێکەوە کافر هەرچی ئەکردنی ئەتوانی بە هیچ شێوازە کەلەبەرێکیان تیا دروستکە بەڵام ئەم زەمەنەی ئێمە کافر هاتووە دەستی بردو بۆ هەموو چمکەکانی ئێمە من هەموو جارێک ئەڵێم لەم زەمەنەی ئێمە کافر هاتووە لە سۆفی تری دروست کردووە لە سەلەفی تری دروست کردووە لە جیهادی تری دروست کردووە ئێمە تووشی خەڵتێکی گەورە بووین یعنی مزەیەف گیرمان خواردووە تۆ نازانی دەست بۆ چی بەری لەگەڵ کێیە برایەتی بکەیت کە ئەمە گرفتێکی زۆر گەورەیە بەڵام ئەگەر وردیکەینەوە نەخۆشیەکەی ئێمە لەکوێ بەڵێ منی شەرمە بەسم ئەمەیە بیدۆزینەوە زانی چۆن لەژێر باری ئەم ئێمە ئەکرێ بڵێن نەخۆشیەکەی ئێمە ئەمڕۆ لە بابەتی ئیخلاص والله ئینسان ئەگەر بابەتی ئیخلاصی خەلەلی تێکەوت ئیتر کێشەی لەگەڵ خەڵکایە خۆی ئەساسەن ئێمەی موسڵمان ئەبێ گرفتمان لەگەڵ خۆمانە هەبێ حکم بەسەر خەڵکان نەدەین ئەمڕۆ بەعام ئەمەم بابەتە ڕەبتیشی تەنها بە کوردستانەوە نییە هەموو جیهانی ئیسلامی ئەم گرفتەمان ئێستا هەیە مسلمانان و طلابی علم و علەما و ئەمانە هەمووی بەرەو ئیتیجاهێک ئەڕۆن ئەمانەیە محاسبەی خەڵکین لەسەر زەویە لەباتەوەی خەمی خۆمان بخۆین محاسبەی خەڵک بە شەرتێ محاسبەی خودایە ڕەبتی بە ئێمەوە نییە خوا لە قیامەتە محاسبەمانەکە بۆ چوونی کاممان ڕازوو کێمان ئەجرێ وەرەگرین و کێمان دوو ئەجر وەرئەگرین بۆیە ئێمە ناکرێت لێرە بین بەربینە یەکتر یعنی 4 ڕۆژ خوێندومانە 4 ڕۆژ تەسلیمی ئەم دینە پیرۆزە بووین 4 ڕۆژێک گەورە بووین خۆمان بەجێ هێڵین چەندین فرسەخ قسە لەسەر ئەوانی ترەکین لەسەر هەڵسوکەوتی ئەوانی ترەکین لەسەر مامەڵەی ئەوانی ترەکەین قسە لەسەر دین و ئیمان و ئیخلاسی ئەوانی ترەکەین باسی دڵی خەڵکی ترەکەین ئەمە چۆن یعنی ئەگەر تەوزیحێکی ورد بی خەڵک بگەڕێتەوە بۆ ناو خۆی چۆن بگەڕێتەوە چی بکە ئێمە پلەیەکی خۆناسیمان هەیە
كابن القيم رضا رحمتي خوي اللي بالمدارج السالكين كباسئك أوي إنسان بقى خالق لخواناسية والعمى عن نقصان الخلق كهروي أفرمي إنسان بقى بليكي أو تشاوي كوير باللعيبي خلق أو بليكي زور برزي خواناسي أزاين سرتاي طالب علم كدس فيك هميشه هول أدا بليدان لواني ترخوي دروسك تاكاتي تيجا كل بلاي خصوصا سرشاني خوي بوي أمرو أم قرفت زور بتعصب كشيكي زور قوري إما أمرو لبروي بتشوكين تعصب من هي جاء متنبي قصيكي زور قوري بلى أفرمي ويعظم في عين الصغير الصغائر كسي بتشوك شتي بتشوك بلاي زور قوري ويصغر في عين العظيم العظائم بلام كسيك وأخوي قوري شت الزور زور قوري كان بلاي بتشوك أبيته إما لكردستان ما بين وسر كردستان بلى لكردستان إما لأنه وتكان وكصحوي إسلامي بمجواني والجمال دسي بيكرت كمال بابتي فقهي زور بتشوك كمختلف فيه لبين علماء بو بكشي أرز لهم بو بالرمزي تحزب بو بالرمزي يكتر ناسينه جروبا كان بربوني يك لبرشان هي زور بتشوك إمام غزالي طبعا لباسي أمر بمعروف والنهي لمنكر قصي زور عظيمة إيش لو أنا أفرمي أجر عبدك لعبد كانت بيني جناهي أكردو أي شاردو بدسي أكرد الله قد فرمان بشاكي بيمك والرجل لخرابه مك أو خوي أزاني خرابه وخوشي نفسي لمجاهدة أو كسا أيوة خوي شاكا وازي لي بين إيش لو أنا أفرمي هاي بابتك كفقهي بمختلف فيه به كسبويني الرجل لكسي كتربك هيك كسيك ناتوالي تو اختلافي للسر وازي كوتاكي اختلافا امين لبابي اختلافا كاتك قناعتي خو من اتشت السرئيك اترحمو او يترسفركينو كما عليك زور كوري اما نشاني او نشاني كمي علمه شو كانسان كعلمي هبه شن علمي زياتر به او عند ادابي زياتر به او عند دامزراوي زورتر به للراسيه امر لكردستان خالق تري شيء هريه كمان بتاقي تنها كما ينعلم لا تنها استي كردستان نالم جهه اسلامي كما سعيد نورسي أما تحديد كردوا أفرمي مسلمانان سبحان الله دين شنك بهيزة جنجة كاتك دين ور أجري هر مسلمانة كوري أجري بتاقي تنها دين سرخ أما واي كردوا مجالي كسيترنا يلتو هي بتاقي تنها خوي أو كسبك نصتي ديني داوة على اختلاف مسلمانان كاتك بويان دروس أبي للاوازيان نية لهيزيان ناخيان بيوايا أو نددينك بهذاك أي جريت بيوايا يترخويها مشتك الله بلام كافر بعكسه شو كلا ناخيان لاوازن همشي كجرن مسلمان همشي اختلاف يوم بدروسه به شو كهز بهذاك يان إمام غزالي لباسي أو ململاني ودمدمي كما وصينا بالإكترائي كبداخل عليه بالله راس كأوي شكل لقرفته كان براسي إنسان شرمزار أبي للرجل قيامته نازين شون جواب بدينا يعني شي بلين لحضوري خويا كبلي أوبونا باعثي أوي كخلق لدينا كسر بيته ودور كبيته إمام غزالي أفرمي بالضبط أم بابتي هل قرتني دينا شونا وكو أو كسا أو هاي كسيك باوكي مردبه ترمي باوكي بكولي وبه زور ناراحت به بلام نباتشي هبه نخاك نازي به نشوين هبه نزانه شون أمر دو بنجي زور ماندو هیلاک الله اگر کسی بی بله که من پاچم پیه خاک نازم پیه وسایلم پیه هاو کارتبم او تا چال هل اکنم بوی مردوکی تیکی الله ام کسی الله چی آیا الله مثلا نخیر باباکم هر با کلی خومو به او ایشی تو نیه الله لو کاتا خواهی کسی بیت ارککی سرشانی سوکه اما عالمی اسلامی امرو همون ارکی دین مسرشان زور قرصه نبی بین تنها بلن خومن ایکین آخر راسته من ملاكم عمركم كردوه بلام دعائي شكل ما مصاجوانا أنا أبينم سركم أو باتشي بيه خاكنازي بيه وسائلي سردين بيه خدمتي كي جوان ترأكا أبي خوان بأم أركا جورة لسرشانم كما بيتو وهي والله ناقينا بلي خواناسي حتى الروح من نقاته أو أستبرزي وكو روحي أصحاب بتوينو لبيناوي يكترات شون توانويك أو برايم أو كاري كردو الحب بو مني كردوه إشي مني سرشاني مني سكر إنجا عالم إسلامي نابي يكبت
يعني ئێمە مەفهومێکێ ئەمە لە گەنجیە من خۆم هەمیشە بیرم ئەکردەوە باشە بۆ مسلمانان یعنی هەمووی با یەک جۆر بین غەڵەتە بە حیاتی مسلمان یەک جۆر نابین و نەبوون پێشتریش نەبووین يعني ئاساییەکە یەک جۆر نەبین طبعا ئێمە بۆ چوار مەذهبمان هەیە بۆ چەند مثلا فکرێکی عەقیدەیمان هەیە بۆ مثلا اختلاف حتى لە فروعاتی عەقیدە دروست بووە بۆ کارەکەی چییە ئێمە قەومێکین بە اختلافەوە لەگەڵ یەکترا ئاساییە یەک جۆر نەبین بەڵام ئەکرێ برابین ئەکرێ برابین لە چۆن ئەمە ئەکرێ ئەگەر بێت و وجهە نەزەری خۆمان دۆزیەوە بە تایبەتی ماوەسا باز وردەوە دە عالەمی ئیسلامی بەرەو ئەو ئاڕاستەیە ئەڕۆ ئومێد دەکەم ئەگەر ئێمەش پێی نەگەن ئەم ماوەسە بەڕێزانە پێ بگەن زەمەنی نەسڕەتی ئومەت زەمەنی نەسڕەتی ئومەت بڕوا بکە ئومەتی ئیسلامی ناتوانێت هەڵسێتەوە هەنگاو بنێ ئەگەر بە برایەتی نەبێ ناتوانێت یعنی ئەگەر ئێستا ئێمە هەر یەکەمان بە شێوازە کافر بە ئاسانی زاڵێ بە سەرمانە زەمەنی هەستانەوەی ئومەت ئەبەدەن چونکە بەوسەڵەی ئومەت دەبێت دیار بێ بزانێ ڕووگەکەی کوێیە لەکوێ جەنگ ئەکا لەگەڵ کێیە جەنگ ئەکا ئەبێت دوژمنەکەی خۆی دیاری کردبێ براکەت دوژمنی تۆ نییە ئەمەیەکێ لە کێشەکانمان ئەوەیە هەمیشە هەموو فکرێکە دێ ئیسلاحی ناو موسڵمانانەکە هێرش ناکا بۆ دەرەوە عوسمانیەکان بۆچی سەرکەوتنیان بەدەستێنا عالەمی ئیسلامی هەمووی پەلاماری یەکی ئەدا عوسمانەکان پەلاماری سەلیبیەتیان ئەدا قەت حەقیان نەبووە سەر ناوخۆوە تاوای لێهات بوونە جێ ئومێدی ئومەت اینجا ئومەت هەر هەموو شوێنیان کەوت و خلافەتێکی ئیسلامیان دامەزێ يعني ئەو دشمنی لە بەرامبەرمانایە تەنها ئەو نەوەتە ڕێکگر لە یەکڕێزی سەفی مسلمانان و تحقیقی برایەتی بەڵکو کێشەیەکیش هەیە لای خۆمانە نەفس ڕۆڵێکی خراپە بینێ لەم مۆزوعەیە ئەکرێ ئەم دشمنەیان بەزووی لەناو طبیعەتی حاڵ بۆیە عەرزم کردی بابەتی ئیخلاص حتا ئیخلاص زیاتر بە اختلاف کەمتر حتا ئیخلاص کەمتر بە اختلاف زیاترە تەسەووەر کە ئەگەر کەسێک زۆر مخلص بێ بۆ خوا کاتێک کە ئیماندارێک ئەبینێ وەلیەکە لە ئەولیەکانی خوا لەسەر زەوی ئەو ئیماندارە چۆن جورئەتی ئەوکە قسە بەرامبەریکی هەندێک زانامان هەن ئێمە قبوڵیان وەرگرتووە ئەمڕۆ لە زەمانێکە هەن يعني قبوڵی عالەمی ئیسلامیان هەیە بنمونە مەسەن چوار ئیمامە بەڕێزەکە ئیبن تەیمیە ئەفەرمێ خوا جەل جەلالوهو ئیبای کردووە بۆ ئەم ئومەتە هەموویانی مەذاهیب زۆرە چواریانی هێشتوێتەوە بێ سر نییە خوا ئەم چوارە هێشتوێت ئەم چوارە قودوەی ئومەتن کەچی جاری وایە کەسێکە هەیەت بەرامبەر بەم چوارە ئەوەستێتەوە زۆر خراپ طبعا ئەوە لە یەکسەر بەوە ئەزانی لە زەعفی ئەم کەسەیە چونکە ئەو کەسەی کە ئەوێ ناو ناتۆرە بۆ خۆی دەرکە هەمیشە لە کەسە گەورەکان ئەدا بینەما تۆ چیت لە ئاستی کەسە گەورەکانە بۆی ئێمە عالەمی ئیسلامی بە زەحمەتی زۆراتی ئەپەڕین بە تایبەتی لە باسی برایەتی بە تایبەتی لە کوردستانە ئێمە هیچ عیلاجمان نییە حتا وەکو بەم نەزەریات و عەقڵیاتە بچووکەوە لەگەڵ یەکترا مامەڵەکەین ئێمە اختلافمان زۆرترە بێ ئەبێ بین خۆمان وەکو دایەک وەکو باوەک مامەڵەکەین لەگەڵ یەکترا باوەشکەینەوە بۆ یەکتر اینجا توانین نەجاحەت بێنین لەگەڵ یەکترا ئەگەر ئەبەدەن نەجاحەت ناین ئێمە بەبیرمە یعنی گەنج بووین ئەچوینە مزگەوتێکەوە ماوەسایەکی ئاینی ئەگەر هەڵەیەکی بکردایە ئەچین پێمانەوت بەڵام پێوتنێکی چۆن ڕق ئەبوو بە شەڕمان دوایی ڕقمان لەیەکە بوو غیبەت یەکمانە کرد باسی یەکمانە کرد بڕواکەی ئێستا من ئەچمە هەر مزگەوتێکەوە ماوەسایەکی ئاینی ئەبینم لە ناخی دڵەوە داواکەم لەخوا خوا ئەم ماوەسا ئاین ئەوەندە بەرزکەرەوە نورەکەی هەموو سەرزەوی ڕووناکاتەوە نە کوردستان هەموو سەرزەوی خوای ئەجر و خەیرەکەی بۆ خۆی و باو بە پیری و دەوروبەرەکانی بنووسە ئەوانەی کە خزمەتی ئەم ماوەسایان کردووە بۆچی ئەمە بڕواکەی کە ئێستا ئەم نەزەریەم گۆڕیوە جاریوە ماوەساینەکە خۆی یاڵی ماوەساری ملاحەزەی ڕەخنەیەکت نییە خۆجاران بۆیە من ڕەخنەکەم زوو ئەوت بۆ چونکە پێم وا بوو بەوە عیلاجەکرێ بەڵام عیلاج بەوە ناکرێ عیلاجی ئەم ئومەتە لە ڕۆحیایەتی لە بەشی معنەوی ئینسانەکە لە ئیخلاصیایەتی بۆیە ئێمە کە ئەڵێن دوژمنێکی ناوەکیمان هەیە نا دوژمنێکی ناوەکی ناڵێن چونکە لە ڕاستیە من نەظەریەی ئەوەی کە نەفس دوژمنە لەم ئەخیرانەوە زۆر قسم لەسەر کردووە کە نەفسی ئێمە دژی ئێمە نییە کوڕی ئێمەیە ئەولادی ئێمە ئەولادێکی سەرکەشە جوان بۆیە پێویست لەوە چیان دەجا پێویستی بە تەشجیع بێ هەندێجا پێویستی بە عقوبە بێ ئەوە نییە ڕێگەی ئیسلاحی هەیە بالضبط بۆیە ئەتوانی مەسەن نەفس بگاتە مطمئنە بۆ نەفس دوژمنم نییە بەڵام دوژمنێکی ناوەکی من کە نەفسمە بەڵام تووشی هەڵە ئەبم لەکوێ بەرامبەر بە خەڵق قسەم کرد خەلەل لە خۆما هەیە بۆیە ئیمامی غەزالی قسەیەکی هەیە لە باسی غەیبەتە ئەفەرمێ غەیبەت بنیاتەکەی لەسەر حەسادەتە
هیچ غیبەتێ لەو سەرزەوی بەبێ حەسادت ناکرێت ئەڵێ ئەگەر غیبەتت کرد بۆ نەخۆشی غیبەتی بۆ چارەسەرەکەی بۆ غیبەت مەگەڕێ بچۆ حەسادەکە بۆ غیبەتی ئەو کەسە ئەکەی بۆی ئەفەرمێن بە نمونە کێ زۆر غیبەتیەکەن بۆ نمونە مەسەن فیتەرەکان لە بین یەکە غیبەتی زۆرەکەن ئەهلی الصەحوە والدەعوە مەلاکان لە بین یەکترا غیبەتی زۆرەکەن بۆ چونکە ئەفەرمێن لە پشتی غیبەتەوە ئەگەر چاڵێکی بۆ ناو دڵی ئینسان حەسادە دەخوێنیت هەموو باسکردنێک ئەمەی لە پشتەوەی بۆی ئەکرێ ئێمە بە جۆرێکی تر مامەڵە بکەین لەگەڵ یەکترە ئەم بەشە ناخیە پاکەینەوە لە ئەمڕۆیە ئەگەر بە دوای عیلاجا بگەڕێن ماوەسا عەباس ئەبێ بچین جەنگکەین لەگەڵ ناخی خۆمانە بۆ ڕێخستنەوە جوانکردن بۆ تەرتیبکردن و جارێکی تر هاتنەوە بەسەر خۆمانە چونکە ئێمە قەرارە یعنی موسڵمانی ملتەزیم لەگەڵ غێرە ملتەزیمە فەرقی چییە ئەوە نییە کە یەکیان نوێژی زۆرەکە یەکیان کەمەکە ممکنە کەسێکی ناملتەزیم ببینی ڕۆژوی زۆر بگرێت نوێژی زۆر بکە ئەوەیە چەندێک خەمی هەستانەوەی ئومەتێتی دەوەڵای ئومەت هەڵناسێتەوە بەبێ برایەتی بۆیە ئەبێت جەنگی برایەتیکەین لە پێناوی هەستانەوەی ئومەت ئینسان ئەگەر من بڕیار بێ بە خۆما بچمەوە لە دوای بینینی ئەم بەرنامەیەوە بزانم ئایا ئەرکی سەرشانی خۆم لە هەستی برایەتی لەگەڵ موسڵمانانە تاقیق کردووە تاقیق نەکردووە چۆن هەست بکەم و بزانم نمرەم لە چەنایە ئاستم لە چەنایە ئەم هەستکردنە چۆنە بە چییە پێوەرەکی چییە یانە ئێمە بەشێکمان هەیە لە ئینسانە بەشی تەسکیە و تەربیەی ئینسان ئێمە ئەمڕۆ هەندێک شتمان لە دەستدا یەکێک لەو شتانەی کە لە دەستمان داوە ئێمە کە پێغەمبەریان صلی الله علیه و سلم پرسیاری ئیمانی لێ ئەکرێ و عەقیدەیە پرسیاری ئیسلامی لێ ئەکرێ فقهی ئیسلامیە پرسیاری ئیحسانی لێ ئەکرێ کە بریتێ لە تەسکیە و تەربیەی ئینسان تەسکیە و تەربیەی ئینسان گرنگترین شتێکە کە ئینسان هەوڵی بۆ بدە ئینسان بە تەبیعەتی حاڵ حەز ناکە لەگەڵ خۆیان دابنیشێ چونکە خۆی وەکو دڕندەیەتە پێشەوە سێ ئەمە ئەوە لەو مەجلیسە دانیشتون قسە ئەکەین ئینسان زۆر کەم ئەتوانێت لەگەڵ خۆیان قسە بکە بۆ چونکە ئەیوێ عیبی خۆی نەبینێ ناوێ کەم و کەسرەکانی ببینێ هەر کاتێک ئینسان بیەوێ کە دەستکا بە سەرەتای کارەکانی خۆی بچێتەوە ناوەوەی خۆی لە ناوەوەی خۆی چڵک و چەپەڵەکان بدۆزێتەوە ئیمامی غەزالی قسەیەکی هەیە ئەفەرمێ ئەگەر نەتزانی عیبەکانی خۆتت نەبینی بەچی عیبەکانی خۆت دۆزیتەوە وەڵە سەیری ڕەفیقەکانت کە بە ڕەفیقەکانی خۆتە بە بیئەکەی خۆتە ئەزانی تۆ لەکوێی ئەگەر بیئەکە بیئەیەک بوو سەیریان کە باسی دنیا و ئەو شتە توش دنیاوی دۆکەوە تۆ لە یاچیەکی بالضبط ئەگەر بیئەکە مەسەلەن دیقەت بدە بیئەیەک بوو خەریکی ذیکر و ئەوڕۆد تۆش لەوی لەو جەماعەتەی ئەو ڕەفاقەت و سەداقەتەی تۆ کێن ئەوانە تەحدیدی عیبەکانی تۆ ئەکەن ئەڵە چیت پێ خۆش بوو لەناو براکانتە تەئکید بە لە تۆشە هەیە چیت پێ ناخۆش بوو دیارە هەر لە تۆشە هەیە جەزاکەڵڵاهو خەیرە مامۆستا من زۆرم پێخۆش بوو زیاتر بڵێن چونکە بابەتەکە بسم اللهمان لێ کردووە ڕاستەکەی بەڵام کاتی بەرنامەکەش ڕۆشتووە بەقەدەرەوەی کە پێویست بوو تۆ گفتوگۆ بکەین دەرفەت لە بەردەما مامۆستا بەڕێزانەشە بکەینەوە ئەوانیش هاوکارمان بن لە گفتوگۆکەیە دووبارە بە خێراتنتانەکەم مامۆستا ئەگەر کۆمنتێک پرسیارێک شتێکتان هەبێت لەسەر برایەتی مامۆستا زیاتر تەوزیحی بدە واللهی لە حسووری جەنابی مامۆستا پرسیار ئاڕاستی جەنابی مامۆستا بکەین سپاس بە ناوی خوای گەورە و میهرەبان لە سەردەمێکین ڕاستی فتنە و ئاژاوەکان زۆرن کۆمەڵگا بۆبوونەوەی کە جەنابی مامۆستا دەستی خستە سەر کۆمەڵ خاڵ کە ئینشاءالله گەریمە هەوڵ بدەین چارەسەر بکرێ برایەتی بگەڕێتەوە بۆ نێو کۆمەلگاکەمان و کۆمەلگای موسڵمانان ئینشاءالله بارودۆخێک کە فەرمایشتێکی پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام کە جێبەجێیەکەین ئەفشوا السەلامە بەینەکم سەلام بڵاوکردنەوە لە بینی خۆتان و براکانتانە زۆر جار کە سەلام بکەین لە کەسێک لەوانەیە ڕۆژانێک چاڕوان نەبوو بێ سەلامی لێ بکرێ یان چاوەڕێ سەلامەکەی تۆ نەبێت جواب ناداتۆ یا ئەوەی کە وەڵامەداتۆ یا نایە وەڵام داتۆ مامۆستا عەباس ئەمەیی و ئەوەیی ئەخوێنێتەوە پێشگر و پاشگرەکانی ناوە خوێنێتەوە پرسیارم لە خزمەتی مامۆستا ئەوە بێ کە ئێمەی تاڵیبی عیلم و عەمەل چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەو جۆرە کەسانەی کە ڕوئیای وایە کە ئێمە پاڵپشتی بیرۆڕایەکەکەین پاڵپشتی
مثلا عقیدەیەکی دیاری کراوەکەین ئاراستەیەکی حزبیەکەین لەم سەردەمی زیرەکی دەست کرد و پێشکەوتنی سوۆشیال میدیادا یعنی ئەوەی کە ئەچینە سەر تۆڕە کۆمەڵایەتەکان بە نمونە ئێمە کە شتێکە خوێنین لە شریعەت خی گەورە لێمان قوبوڵکە یعنی ئەتوانین بڵێین برایەتیەکان بەردەوام بەرەو لاوازکردن ئەبرێن کەم ئەبینین کە ئیش لەسەرەوەکەن برایەتی بگەڕنەوە بۆ نێو کۆمەلگای مسلمانان وەکوتم ئێمەی تالیبی عیلم و عەمەل مامۆستا چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەم دوو باسەی کە لە خزمەتتانە باسم کرد. جزاك الله خير. بارك الله فيك. ماوسای بەڕێز ماوسان ئێمە لە کۆمەلگایەکەین کۆمەلگاکە بریندارە بە فکری بچووک بریندارە بە تەحەزوب بریندارە بە تێنەگەیشتن لە مەفهومی تەحەزوب بریندارە بە تێنەگەیشتن لە مەفهومی ئومەت بریندارە بەوەی کە ڕێچکەی سەرکەوتنی نەدۆزیوەتەوە بریندارە بە نەخۆشی نەفسی بە نەخۆشی دڵی بە نەخۆشی ڕۆحی بۆیە وەکو طالبی علم و عمل کە ئەو کەلیمە زۆر پێخۆش بوو چکە هەموو جارێ ئەمە ئەبێت تەئکید لەوەکەینەوە لە زەمەنی هەستانەوەی ئومەتە ئەوەندەی ئیشمان بە طالبی عمل هەیە کەمتر ئیشمان بە طالبی علم هەیە ئەو مەفهومەی کە پێشتر زۆر باس کراوە طالبی علم ئاوها طالبی علم ئاوها ئەبێ لەمە دۆ بڵێن طالبی عمل ئاوها فەزڵەکەی و گەورەتەکەی ئەو کەلیمەم زۆر پێ جوان بوو ئێمە لەم زەمەنە ڕاستەکەی ئەبێ زۆر گەورەتر لە زەمەنەکەی خۆمان سیرکەین لە شوێنەکەی خۆمان سیرکەین ئێمە بە نمونە کاتێکە لە کوردستانی نابێت تەنها چاومان کوردستان ببینێ ئەبێ هەموو جیهانی ئیسلامی و ئاراستەکان ببینێ ئێمە 100 ساڵی ڕێکە عالەمی ئیسلامی تەجروبە ئەکات و ئەکەوێت و هەوڵ ئەدا هەستێتەوە ئێمە تەبەن شتێکمان هەیە زۆر مهمە ماسا باز لەم 100 ساڵەیە من ناوم لێناوە 100 ساڵی ئەزمون هەموو ئەو کەوتنانە عالەمی ئیسلامی ئەزمون بوو بۆیە دیقەت ئەدەی مەسەن لەکوێ عالەمی ئیسلام جاری وە هەبووە لە یەک منتیقەی کامیلە وەکو حەما یەک کەسی تیان نەماوە زمانی مەسەن مەڕوان حەدیدی ئەوانە یەک کەسی موسڵمانێکیان تیان نەهێشتا بە ملیۆن موسڵمان کوژرا لە هیندستانە لەکوێ خوێنێکی زۆرمان داوە بۆی تەجروبەکەین ئەگەر ئینسانی موسڵمان گەورە سیرکە جیهانی ئیسلامی ببینێ قەت بە فکری بچووکەوە نانووشێتەوە و قەتیژ ڕقی لە موسڵمان نابێت چکە بۆ ئایا ئەم دینەی ئێمە پێویستی بە هەموو کەس نییە من هەموو جار وتومە دینی ئیسلام ئەوەندە گەورەیە پێویستی بە شێتێکی ژەبێ هەر کەسەمان لە بواری خۆیان کارەکە گەورەترین کێشەمان ئێمە لە ئەمڕۆیە ئەمەیە کە تحدیدی مەساری کارمان نەکردو هەمومان ئەمانەوەی هەموو کارێ بکەین ناکرین ئێمە کەی حەل لە کوردستانی خۆمانە ئەگەر ئێمە تەوزیعی ئەدوارەکان کەین زۆرینەی گرفتەکانمان لە کۆڵەکە ئەوەی کە طلبی علمی شرعیەکە طلبی علمی شرعیەکە طلبی اقتصادەکە ئەچێتە ناو بواری اقتصادەوە طلبی علامەکە ئەچێت طلبی سیاسەتەکە ئەچێ هەمومان پێکەوە دواتر دەستە جەمعیەک لە ناومانە دروسە بێ ئەم دەستە جەمعیە هەمومان بۆ ئاراستەیە ئەڕۆین کە لە نەتیجە ئومەتە هەڵسێنینەوە ئێمە لە زەمەنی ئێمە زۆر عیبەیە دوای ئێمە بێت چیمان پێ بڵێن کاتێک لە ڕووی علمەوە مەسەلەن لە ڕووی علومی شەرعیەوە لە دواوین لە ڕووی علومی دنیەویەوە لە دواوین بینەما کاتێکە ماوەردی کە تەوەن ماوەردیەکە لە پیاوە گەورەکانی مەذهەبی ئیمامی شافعی کە ئەدەب الدنیا والدین ئەنووسێت دنیا ئەخاتە پێش بۆیە ئەگەر خودتر کورتتر بڵێن طالبی علم ئەمڕۆ ئەبێ لەم ململانێ و دەمەدەمێ و بچووک مامەڵەیەی ناو تۆڕی کۆمەڵایەتی بچێتە دەرەوە ئەبێ گەورەتر ببینێ ئەبێ فەزایەک ببینێ لەم فەزایە گەورەتر ئەگەر زۆر کات ئەوە نەکەین ماسا باز یەک خاڵی زۆر ئەڵێ پیاوێک لە منتیقەیەکی زۆر بچووکە ئەژی ئەڵێ کە لە منتیقەکەیەتە دەرەوە ئەڵێ شاخێکە بێت چێتە پشتی شاخەکە ئەڵێ باشە ئێرەش هێشتا هەر شوێن هەیە کوورە ئەڵێن بێ قەزابی ئەڵێ دێوەڵایی ناگەڕمە شوێنی خۆم وامزانی ئەو سەرزەوی ئەو تۆزەیە بڕواکە ئێستا طالبی علمانێت ئەو تۆزە ئەبینێ سەرزەویەتر هەیە جزاك الله خيرا مامۆستای بەڕێز ئەگەر جنابشتان بفەرمووی بسم الله بەناوی خۆی گەورە و میهرەبان بەخێرانتر داناگەن لە بەرنامەکەی زۆر سپاس بەرنامەیە وەکو جەنابی مامۆستا فەرمووی کە کێشەم لاتوتە لە بینی برا کە 14 ساڵە قسەیان نەکردووە بڵێن زیاتریش هەیە
بۆیە خی گەورە لە شەوی بەراتە دوعای هەموو کەسێ بەرزەکاتەوە ئیلا دوو نەفەر نەبێ ئەوەی یەکیان شیرک بۆ خی گەورە قەراردا و ئەوەی تریشانەوەی کە دوو برا بەیەکەوە تا 3 ڕۆژ قسەیان نەبێ وێ جەناوی مامۆسا لەسەر ئەو بۆ چوونە کە برا لە ماوەی 3 ڕۆژە زیاتر هەیە قسێ ناکە هەیە هەر قسەیان نییە بێکۆ ئەمە یەکێکە لە کێشە گەورەکەی ومەتی مسلمان لەسەر زەویدا. بارك الله. وأما طبعا حتى لكوملقايا حتى مفهومي براي حقيقي علاجنا كاين براي إيماني ما بدرزنا أو مشكلة ما هي راسك أبي براي حقيقي براسي برا بن بو يكتر أبي بس نوبة زماني مناليا ما ملي جوان لقال يكترها بروك لكردستاني خومنا حتى باوكو دايك سيبركان ما بيهشتا مال دسو يعني جموجوري هي سبحان الله أو سيبرنا ما تيكتش بسريك أما هلا يكي زور كشنده أما كاتك باسي برايتي إيماني أكين إلا ببشينو بو أو كلمة برايتي وتيبكين أبي أو نخوش يعني برايتي حقيقي شارة سركين إن جابين بو برايتي إيماني دائرة قبرك من ويسم لناو كوانيك اشتيك بلين بيشتر بس بيرم شو هوي شوية بوي نموني برايتي أصلية كبدينة داستايا تسيري كالرجاوة هاتون بهوي أم السوشيال ميديا وخليكا خزان هر بهاي خزاني نايلا يقرتو خزاني أجر شوار كز لناو مالك لناو شوار ديوارك أو خزان بيكو بن أو هالري ماديو بيكو إن لو الروحية وهرية كان لو الله تكي جاوازة يعني نموني براتي كنا نايلا ندروز به مجال كناتنا راسكي توري كومالاتي بولاتي أما ناشي توري كومالاتي بولاتي كومالاتي النبي أما كومالاتي زور جوان ما نهبو لين تقدر توري كومالاتي راس فرم قربان ما صيام برسالة كمان لخدمة جنابتا هذا شلون بتوانين شهر سري نيوان كشي دوبرا بكين بارك الله أما دوبرا إيماني يان خارج دوبرا إيماني بله أما شلون معاملين لقلاب بكين طبعا أجر إما بقرنوا بدخل كاني قرآن والسنة هم قرفت كان مع علاج بشار سر أبي شل أستي أسرة ومالات شل أستي عالمي إسلامية بله شو بابتي عالمي إسلامي بابتي كي زور قورية كلا خدمتنا أرجيب كم عالمي إسلامي كارك اللونية مثلا دوبرا بتاقي تنها كشيان أبيان نا استا وهاي لها تو جروبا كان لا يكتر أدن وهاي لها تو ما صابز دوش تجاوزي كردو جروبا كان لنا ويكها لا يكتر أدن أما جورتين كيشة مثلا جاران أجر بيان وتاي مثلا أو بون منا فكرك إثر حتى فكرك جروب همان أم فكرة هري كي بنوع هري كي بشو يعني تامك اللي مسألة برايتي وأمانة بكلي شو تدرو براسي أبي أما جهدك زور جورب كين لبناوي أوي وحدتي صفي مسلمانان بدو زينوا لتش خالك لوي يكشد بدو زينوا كهمان بشتي يعني دسي بيو بقرين شون لا نمونيكي السودان بين ما السودان لا هاتن سرتاي كاريان لتشيو دسي طبعا مختلفا أوهم أفكاري تيابو أو أنا هاتن يخشتيان دوزيو لسر مسأليك هرهم الركوتن بهمو فكرة كانوا كان نهيلا عرق بفروش لسر جادك طبعا وشتيكي متفق يقول لدينا هاتو أمانة اشتيكي بسيطيش بو بسبب أوي دولتيان روخان دولتيان دروسك إما خالي مشترك زور بس نانيشين بخالي مشترك ورقتش عكسه كان يقري ما مصدقين بسيرك تنها بين خدمة تانين فرمو بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم بيشهي بناي خوي جورا خوان ببرزاين كلام برنامج جنابتنا برداري ما كردو خوي جور زي خير دامباتو ما صاجام برسار أجر هنج نبلا أسي جنابتا وياك شون برايتي ما ببارزين لكاتي جيرو كرفتا لكاتي شرو جنگا يعني قرفتك من توجبو شون أصلي برايتك بهالينو بارك الله برسارك زور دقيقة من عرضي من عظيم كردي لما نلاقي كدوش من الدرجة كهاد براكان أبونا وياك است مشكلة كلا شيء كاتك كدوش من الدرجة كهيرش هنا أبو عالم إسلامي براكان أو نديتر مختلف أبدا بنمونا مثلا حادثة غزة باسكين ما صعب باس حادثة غزة أبوها جهاني إسلامي هم يكي بقرتها بشتي بقرتها كشي جهاني إسلامي بجبج ولا أستي غزة لكاتك تأكيد أمان زاني برام بركة كفرة
تاکید ئەمانە ئەشمازانێ من مسلمانی مەظلوم بۆیە ئێمە ئەبێ بگەڕێنەوە سەر ئوسولی دین هەتاوەکو لەوە نەجاتمان بێ ئەگەرنا ئێمە هەر مشکلێکمان بۆ پێش هاتە پێشەوە بین براکان پەلاماری یەکتر بدەن پەنجەکان هەوڵ بدەن مەسەن یەکتری ناشرین بکەن ئەمەش تەبان لە خۆوامە لێ نەهاتووە کافر ئیشی کردووە ئەوان زۆر ئیشیان لەسەر ئێمە کردووە تاوەکو بەو شێوازەمان لێ بکەن ئێمەش ئیشێکی قوڵمان ئەوێ هەتاوەکو برایەتێکەکەمان هێندەی ئەوان جوهودیان کردووە ئێمەش زیاترمانەوەی کەمترمان ناوێت بالضبط ئەبێ جوهودێکی زۆر گەورەتر بکەین جزاك الله خيرا فرموا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين سرتا پێشکی بەخێرهاتتانەکەین سوپاس بۆ خۆتان بۆ میدیاکەتان بە مەسەلەی ملاحەزەك بێدەبین لە خزمەوەسە طالبی علم و عمل زانایان کە باسی طالبی علمیان کردووە یعنی طالبی عمل چونکە داواکردنی علم بۆ خۆی عملە ئەگەر علمێک عملی لەگەڵا نەبێ وەکو فەرمیانە وەکو داری بێبەر وایە هەستەکەم إذا اجتمع افترق وإذا افترق اجتمع أو يا سيبا سيلا تطبيق بيه چونك علم أبي إلا عمل قلابي لصفات طالب علم ويك عمل قلابي دوهمش توجيه آراسيكي قشتي بو برايتي چتا چ لروي قشتيو آراسيكا بي كمسلمانان چون بتوانن برايتي بدز بيان چون بتوان برايتي لخوانا دروس كان بارك الله ئەمە کۆتایی قسەکان لەگەڵ ماساباز بەرەوە ئاراستە چوین ئایا چی بکەین چین بۆ ناخی خۆمان بەڕاستی ئەگەر ناخمان پاک نەکەینەوە ناکەینە پلەی برایەتی یعنی پێغەمبەرگیان صلی الله عليه و وسلم باشە وەصفی ئەصحابەکە بە یەکێک لەهەوا ئەو فەرمێ ئەو ئەهلی بەهەشتە کاتێک کە عەبدوڵڵاه کوڕ عومەر ئەچێ متابعەکە ئەم کەسە چی هەیە کە ئەهلی بەهەشتە هیچ شتێکی نییە تەنها ئەوەندە هەیە ڕقی لە موسڵمان نییە ئەکری ئێمە بڵێن با دەستپێکی یەکەم لە هەنگاوەکانمان بێن ڕق لە دڵمانە بەرامبەر موسڵمان دەربێن مەسەلەن دەستپێکی دوایەوە با بێن محاسبەی موسڵمانان نەکەین حەقمان نەوێ بەسەریانەوە کە ئەمە فێر بوون محاسبە ئەکەین شيء زۆر ئاسانی شەما طبعا ئەکرێمە بەس محاسبەی خۆم کەم نەک محاسبەی خەڵکی ئێستا ئێمە مشکلەکە لە چییە هەر یەکێک لە ئێمە تووشی عوجبێک بووە خۆی فکرەکەی بە نەزیه ئەزانێ بەرامبەرەکە دائما لەژێر چەکوشی ئەمایە ئەبێ عەکسی کەینەوە چەکوش لە خۆمان بدەین بین لەگەڵ بەرامبەرەکانمانە بە سادە مامەڵەکەن ئەکرێ ئەمە مەسەلەن ئیشی دووهەممان بێ سێهەم ئیش کارەکە تەنها لەمە نییە کە ڕقم لێی نەبێ ئەبێ خۆشم بێ خۆشویستنی موسڵمان یعنی حاڵێکی زۆر گەورەیە و عیبادەتێکی زۆر گەورەیە من کە ئەڵێم مەسەلەن خۆشم بێ بە معنای کەریمە ئەبێت دڵم پڕ بێ لە مەحەبەت بۆ ئیمانداران ئەگەر ئیماندارێکی ڕۆژێک لە ڕۆژان هەڵەیەکی کرد کەم تەرخەمێکی هەبوو من نابێ ڕقم لە ذاتی خۆی بێتەوە ڕقم تەنها لەو هەڵەیە ئەبێتەوە بۆیە ئەگەر مەسەلەن حتا موسڵمانێک عولەما ئەفەرمون ئیمامی نەوەوی ئەفەرمێ ئەگەر غەیبەتی کەسێکت کرد دواتر ویستت مەسەلەن عیلاجی ئەمە بکەیت تەوبە بکەیت چۆن عیلاجیەکەی ئەفەرمێ بڕۆی بە چاکە باسی کەیتەوە بڕۆی بە چاکە باسی ئەم بە خراپە شتێک لە شتێک کەوتوتە ئەو شتە خراپە ئەبێ بچی بە چاکە باسی کەیت بابەتی دینداری مامۆستا محەممەد زۆر قوڵە بابەتی دینداری و خواناسی ئیمامی غەزالی قسەیەکی هەیە مامۆستا عەباس ئەفەرمێ جاری وایە دوعا ئەکەی بۆ موسڵمانی غەیبەتی ئەکەی دوعای بۆ ئەکەی بەس غەیبەتی ئەکەی چۆن ئێمە ئەو لەو مەجلیسا دانیشتوین باسی موسڵمانێک کرا پردە خوا لێ خۆش بێ وازی لێ بێنە ئەو خوا لێ خۆش بێ لە ژێر شتێکی تێیە ئەفەر خۆ دوعایە بەزاهیرە وریابی شەیتان لەو درزەشەوە نێت ممکنە لەو دەرزەوە زەرر لە تۆ بدە بۆیە پرۆسەی برایەتی پرۆسەیەکە شەیتان چۆن هەوڵ ئەدا ماڵ تێک بدە هەوڵ ئەدا دڵ تێک بدە دڵ تێک چون چییە ئەوەیە کە ئیمانداران لەگەڵ یەکە یەک نەبن یەک دڵ نەبن یەک ئاراستە نەبن کە ئەمە خەتەرێکی زۆر جزاك الله خيرا دەستان خۆش بێ مامۆستا گیان بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله أجمعين پێشەکی بە خێراتتانەکەین بۆ شوێنە و زۆر سوپاسان دەکەین بۆ هاتمان بۆ ئەم بەرنامەیە پرسیاریشمان بەرامبەر مامۆستا ئەوەیە کە ئایا لە کۆمەڵگاتە بۆچی ئەگەر برایەک هەڵە بکە زیاتر زەرتەنیش دەگرێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە تا ئەوەی بیبەنە لە شوێنێکە بە تایبەتی نەسیحەت بکرێت دەست خۆش بێ ئەو تەنبیهێکی زۆر جوان بوو ئایا بە ئەوای لێ بکەین کەلیمەکە مامۆستا ئایا تۆڕە کۆمەڵایەتیەکان جێ ئامۆژگاری یەکترە بە هیچ شێجێ ئامۆژگاری یەکتر ئەسڵ یەکێک لە ئادابەکانی ئامۆژگاریکردن و نوسح بۆ یەکتر خەفایە
پەنهان ئینسان لەگەڵ براکەی خۆیان مامەڵە بکە هەڵەیەکی هەبێ پێ بڵێ یعنی سەیری زەمەنی ئەسحاب بکەین زەمەنی ئەسحاب باشە گوناهیتیان نەئەکرا گوناهیتی ئەکرا بەس پێغەمبەران مەعسوومن عەلەیهیمو السەڵاتو وەسەلام لەنەو ئەسحابە هەڵاو ئایا هەڵە خەڵکی ئەشکان لەنەو ئەسحابە ئەبەدەن نیشکن من نازانم ئەسەرێکە بیستومە ئەی تۆ تەئکیدیکەیتەوە بۆمان فەرمێ خلافێکە بوو لە نێوان ئیمامی عومەر و ئیمامی ئەبوو بەکر خوا لێیان ڕازی بێ کەسێک هات ویستی نێوانیان زیاتر تێک بدە فەرمی ڕاوەستە ئێمە خلافێکی شەوێ لەسەر زمانمانە لەناو دڵمانان نییە لەمە زیاتر یعنی تۆ دیقەتی سەحابەیەک بدەن وەکو ئەبا محجەنی ثەقەفی عارەقیش ئەخواتەوە جیهادیشەکە یەک سەحابە نیدا لە ڕووی سەحابەیەکتر لەو کاتێک کە هەڵەیەکی کردووە بەردباران ئەکرێ یەک دوعای لێ ئەکرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەهیان لێ ئەکرد هاوکاری شێطان مەکەن لەسەر براکەتان ڕحمەتی خوا لە سەلمان عودە بێ سەلمان عودە خوا گەورە ڕزگاری کە پیاوێکی زۆر عاقڵ و مفەکرێکی زۆر گەورەی عالەمی ئیسلامی ئەڵێ کە سەیری سەمەنی سەحابە ئەکەم لەگەڵ پێغەمبەرە صلی الله علیه وسلم سەیری مامەڵەی پێغەمبەر ئەکەم صلی الله علیه وسلم لەگەڵ منافقینە ئەفەرمێ ئەم مامەڵەیە ئەمەندە مامەڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەرم و جوانە لەگەڵ منافقە ناویانی نەزران باسی نەکردن ئەبەدا تەنها حوزەیفە ئیزانی صاحبی سری پێغەمبەر صلی الله علیه وسلم اینجا بە پێغەمبەریان ئەود ئەذل باشە خوا پەنامان بە پیان ئەود لا تنفقوا على من عند الرسول حتى ينفضوا ئازانم چیشی ئەڵێ سبحان الله ئەم منافقانە هێشتا خۆشەویست بە نەرمی مامەڵەی لەگەڵا ئەکردن ئەبد ئەڵێ واللهی ئەگەر مسلمانان بە ئەندازی پێغەمبەر لەگەڵ منافقینە لە بینی خۆیان ئاوا مامەڵەکەن اختلاف لە بینیان نامێت جزاك الله خيرا بینەرە عزیز و خۆشەویستەکان مامۆستایانی خۆشەویست من کاتی بەرنامەکەم تەواو بوو بەداخەوە بەڵام زۆر قسەی شیرینمان بیستە جەنابتان خۆی گەورە پاداشتان باتەوە هیواداری ئینشاءالله بێتە خێر و بەرەکەت بۆ مسلمانان و بێتە مای یەکڕیزی بەڕێز دکتۆر عەبدولدائیم هەورامانی سەرۆکی بەشی بنەماکانی ئاین لە زانکۆی هەڵەبجا ئەزیەتیان کێشا و کاتی خۆیان بە ئێمە و بینەران بەخشی لە خزمەتیان باسی برایەتی ئیمانیمان کرد جزاكم الله خيرا ئەمما مستای بەڕێزانە ئامادەبوون خۆی گەورە پاداشتیان باتەوە و زۆر زۆر سپاستانەکەین ئازیزان ئیداری داهاتوومانە بێ لەگەڵ مامۆستای ئازیز و خۆشەویست تاوکاتە پێتانەگەینەوە خۆی گەورە یار و یاوەرتان بێ والسلام عليكم ورحمة الله وبركاته